منارو عبدالرحمن خوێنکاری دوانزەی زانستی لە ئامادەی چوارتەی تێکەڵاو یەکەمی سەر ئاستی شارباژێر بە کۆنمرەی 9.8 لە ساڵی خوێنی 2023 بۆ 24 تابان ئەستێکی خۆشێکم بوو لە هەموو بارەکانیژین لە هەموو بارەکانیژان عادەتەن ئەو دەرەجەی بەدەستیێنی دیارێکە کە تۆ چەندێک هەوڵ و ماندووبوونیەوە منیش عادەتەن دەرەجەی بەدەستمەنا دیارەوەی کردووە کە بمە یەکەم تابان ئەستێکی خۆشە چونکە تۆ ماندووە بی هەوڵێ خۆ لە زۆر تەگریتەوە تێکۆشی ئاگە دەرەنجامەکەی عادەتەنەوە بێت کە تۆ بەدڵتا دڵخۆشکارە یەکەم بوونیش لەگەڵا بێ دوو ئەوەی تر دڵخۆشکارە بێگومان ئەستێکی تایبەتە وڵی هەر لە هاوینەکەەوە باسی بکەم عادەتەن پێویست بۆ هاوینەکە سعی بکەم بەڵام ئەوە نەبوو پشمە خۆلیان شتە لەو زۆر مامۆسای تایبەت بگرم هەوڵما لەسەر و زمانی کە ڕوویمە بخوێنم تەنەوەکو شارەزای پێداکردنێک لەسەر منهەجەکە ئەگەرنا ئەوەنە گرنگێکی وتم بە هاوینەکەی ناوە لەگەڵ کرانەوەی مەکتب بە پلانێکە خۆم ئامادە کردەوە کە بتوانم بەبێ کێشە و بە کەمترین دواکەوتن خوێندم بەڕێکم چکە پێوە نەتێ وڵی دواکەوی سار دەبیتەوە گرنگەوە زوو هەڵسیتەوە پێویست بە ڕۆژانە تقریبا ناوە 4 بۆ 5 کاتژمێر سعی بکەم بۆی دەرسەکان مەزبوط بکەم ئەگەر لەوە کەمتر بکردا بێگومان لەوانێ نەمتوانێت دەرسەکان مەزبوط بکەم خۆم پێشمەرگەم ئەوەی ڕاستی بێت شەو لە ماڵەوەنەوەم کە هەواڵەکەم بیست لە فەیسبوک سەیرم کرد زۆرم پێخۆش بوو دەستخۆشیشم لێ کرد و دەستخۆشی لە مامۆساکان شەیەکەم بەڕێبەر و مدیر و هەمووی ینی بەشداری ئەو جەوەی ماڵەوە نەکرد کە سەرەتا هەواڵەکان پێگەشت بوو جەوی ماڵەوە چۆن بوو لەو کاتای لێرە نەبوویت لەو کاتانەوە نەخێر بەداخەوە پێم خۆش بوو بەشداریکەم بەس لە دەوام بوو پێشبینیمان کردبوو کە ئەو نەمرە بەدەست بێنێت و هەمیشە ئێمەش تەرجیعمان کردووە تەنانەت من بۆ خۆم وەکو بەڕێوەبەرێکی بوون بەوانەیە کە لەگەڵ یەک دوو هاوڕێیتردا بە تایبەتی ئەم ساڵ هەمیشە هەر بە دکتۆر بانگمەکردن ناومەهێنان بۆی زیاتر تەرجیع بێ و بەڵێ ئومێدمان پێی هەبوو و چاوەڕوانی ئەومانە کرد کە نەمرەی بەرزتریش بێنێت لە خلالی ئەم سێ ساڵەیە کە ئێمە وانەمان پێوتۆ بە ئەم بارودۆخە ناخۆش و ناڕەحەتە هاتووە بەڵام ڕۆژێ لە ڕۆژان مامۆستایەک نەهاتووە گلەیی بکە بڵێ ئارۆ ئەم شتەی کرد بە دڵمان نەبوو و هەر سوکۆتی لەگەڵ خودی ئیدارەشە لەگەڵ ئێمەشە وەکو بەڕێوەبەر و ستافی کاریگەڕی خوێنەرگەکەمان هەڵسوکۆتێکی بەڕاستی یعنی چۆنەڵێ لە ئاستی زیرەکەکەیدا بووە. Gracias.